جێشی خۆی ئامادە کرد، 13 فیلی ئامادە کرد، وتی سوێن بەخوا ئەبێ کەعبە بڕوخێنم، ئەبێ بلۆک بلۆک و خشت خشت لە ناوی بەرم و بیڕوخێنم. زنجیری ئامادە کرد و وتی بە زنجیرێکەی بەستمەوە بە فیلەکان ڕایەکشین و کۆتایی بە کەعبە دێنم. کەوتنە ڕێ بەرەو شاری مەکە. لە عەرەبە قەحتانیەکان و عەدنانیەکان ئەمەیان بیستم خەبەرە بڵاو بووە، پێیان ناخۆشە چۆن بەرامبەر ئەبڕەهە بوەستین، چۆن ئەم تووڕەبوونەی بکوژێنینەوە. ئەوە بوو ذو نەفل، یەشێک بوو لە دەمسپیەکانی عەرەبی یەمەن، بەرامبەر ئەبڕەهە وەستا. شەڕی لەگەڵا کرد، دەرەقەتی نایە، فیلی لەگەڵا، ئەمە نە وشترە، نە ئەسپە، نە پەرژین بێ لێ ڕووی ئێوە، نە گوێ درێژە، بەرامبەر فیل چیت پێکرێ، فیلە. ذو نەفلیان دەستگیر کرد و دەست بەسەر کردیانە سژنەوە. بەرەو شاری مەکە کەوتنە ڕێ هەتاکو چوونە مەنتیقەیەک ذو محەسەر لە نێوان موزدەلیفە و عەرەفەیە. ئەلەوێ لە دۆڵێکە خێمەکانی داکوتا و کەسێکی نارد لە جوندەکانی خۆی وتی بڕۆن بۆ شاری مەکە، پێیان بڵێ ئێمە نهاتووینە شەڕی عەرەب بکەین لەگەڵ ئێوە، ئێمە هاتووینە بەیت الله کە کەعبەیە بیڕوخێنین، کۆتایی پێبێنین. بۆی ئەگە شەڕمان لەگەڵاکەن شەڕتان لەگەڵاکەین، ئەگە شەڕمان لەگەڵا ناکەن ئەوە ئێمە بەس کەعبە ئەڕوخێن و ئەگەڕێنەوە، هیچ ئیشمان پێتان نییە. لەوێش هەستان هەچی حشتر و مەڕووماڵاتی شاری مەکەی هەموویان برد بۆ ئەبڕەها. ئەبڕەها وتی بڕۆن کەسێکی دەمسپی و لێهاتووی قوڕەیش و عەرەبمان بۆ بێن، با لەگەڵیان قسەکەین. لە ناو عەرەبشا دەمسپی ئەوان ئەو کاتە باپیری پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، عەبدولموطەلیب، کەسێکی عاقڵ بوو، کەسێکی نەجیب بوو و هەیبەتی هەبوو، هەر کەسێ بیبینیە ئیلا شەرمی لێ کرد. هاتە ناو خێمەکەی ئەبڕەها، ئەبڕەها لەسەر کورسیەکەی دانیشتە بوو، کاتێک چاوی کەوت بە عەبدولموطەلیب شەرمی لێ کرد، هات لە زەوی لەگەڵ دانیشت، خاوەن هەیبەت بوو. وتی ها بە متەرجمەکەی وتی بۆی تەرجمەکە بزانم بۆچی هاتووە. لە ظەنی ئەبڕەها هاتووە بۆی شەفاعەت کا بۆی کەعبە نەڕوخێت، بەڵام با بزانین ئەبوو تاڵب چی پێوت. وتی من بۆ هاتمە 200 حشتری منت بردووە، داوای حشترەکان مەکە، من خاوەنی حشترەکانم. ئەبڕەها دەستی کرد پێخەنین، وتی وام زانی عەبدولموطەلیب تۆ کەسێکی زۆر جوامێر و عاقڵی، سەرەتا زۆر شەرمم لێت کرد، بەڵام تۆ ئەوە نەبوویت. وتی بۆ؟ وتی بۆ دیفاع لە بەیتەکەتان ناکەن، ئێوە لە زۆر بەیت الحەرام ئێوە خزمەتێکەن و حەجی بۆ ئەکەن و زیارەتێکەن، کەچی دیفاعی لێ ناکەین. وتی من خاوەنی ئەو 200 حشترم، ئەو بەیتەش خاوەنی خۆی هەیە، خوایەکە کە ڕەب العالەمینە منعتەکە، ناتوانی ئەو بەیتە بڕوخێنیت. ئەبڕەها وتی کەس ناتوانێت من منعکات، دەوتی ئەی بینیتەوە، 200 حشترەکەیدا پێ کەوتە ڕێ. ئەبڕەها کەوتە ڕێ، کۆمەڵێک کەسی لەگەڵا بوو، هەستان خۆیان دایەبان دەرگای کەعبەیە، ئەڵقەی کەعبەیان گرت، دوعایان کرد. مشرکش بوون، داوایان کرد لە خوا، ها لە کاتی تەنگانەیە داوایان لە خوا کرد. بەڵام فەلەما نەجاهم إلى البر إذا هم يشركون، ئەوجا داوایان کرد لە غەیری خوا.